نزیکەی مانگێکە دیمەنی قوتابخانەکان بەم جۆرەیە کە بەهۆی پێنەدانی موچە بە مامۆستایان دەستیان کردووە بە بایکۆت و جوڵەی خوێندکارانی لێبڕاوە. قسەی دڵی مامۆستایانیش لەم جۆرە بایکۆتکردنە ئەوەیە حکوومەت موچەمان پێنادات، ئێمەش ئامادەنین بەبێ موچە دەرگای قوتابخانەکان بکەینەوە. لێبسراوانی پەروەردەیش باس لەوە دەکەن قەیرانی دارایی ڕاستەوخۆ بۆ تەمای پەکەوتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن و ترسیشیان لەوە هەیە. ئەگەر ڕێکخراوی یونسێف بێتە دەنگ ئەوە ئەگەر هەیە ئەم ساڵ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بکەوێتە ژێر پرسیارەوە. ئەمە جیالەوەی خوێندکاراندا دەبڕێن لە زنجیرەی معریفی پەروەردە و فێرکردن. یەکێک لە دەرئەنجامە سلویەکانی قەیرانی دارایی کە کاریگەری زۆر گەوری لەسەر کەرتی پەروەردە دروست کردووە ئەویش پەکەوتنی قوتابخانەکانە لە سنووری بەڕوراتی پەروەردەی کەلار من نەتوانم ئاماژە بەوە بکەم کە 3% قوتابخانەکانمان دەوامەکە. تەنانەت ئەگە ئەم قۆناغیش تێپەڕێنین خوێندکارانمان ساڵی خوێندنی 2015-16 تێپەڕێن بۆ قۆناغی 16-17 دیارە پچڕانێک لە زنجیری معرفی خوێندکار دروستە بێ. مامۆستایان دەڵێن خەمی گەورە لای ئێمەیە بە جۆرێک لەلایەک خەمی خوێندکارەکانمانە کەدا دەبڕێن لە خوێندن و لەلایەکتریشەوە خەمی بژێوی خێزانەکانمانە. شارەزایانی بواری پەروەردە و کە سوکاری خوێندکارانی شوێ ڕای ئاسوودە نەبوون لە ڕەوشی پەروەردە و فێرکردن هەروەها نیگەرانن لەوەی کە ئەم ساڵ منداڵەکانیان ئەنجامێکی نادیار چاوەڕێیانەکات. گەورەترین خەم لە لای ئێمەیە و گەورەترین بارگرانی لەسەر شانی مامۆسایە، چکە مامۆسا لە نێوان دوو بەداهشی زۆر گەورایە ئەی هاڕە لەلایەک خەمی خوێندکارەکانێتی لەلایەک خەمی ژیان و بژێوی مناڵەکانێتی. ئێستا مامۆستا چاوەڕێی موچێتی لە حکوومەت و کە سوکاری خوێندکاران و خودی خوێندکارانیش لە چاوەڕوانی ئەوەن مامۆستایان دەرگای قوتابخانەکان بکەنەوە و ئەم ساڵی خوێندنیان بە فیڕۆ نەچێ. وەڵامی هەردوو لاش لای حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە. داخۆ دەهێڵن ئەم ساڵ دۆخی پەروەردە و فێرکردن وا بەڕێ بکرێت یاخود ڕێگە چارەیان پێیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.